سەرەتا زۆر خۆشحاڵم بە ئەوەی کە لەگەڵ یانەی ئیرانی خۆشەویست کار دەکەم. خۆشحاڵیەکەم زۆر لەوە زیاتر بوو کاتێک کە ئەو پێشوازیە گەرمەم بینی لە هەموو ئەو کەسە دڵسۆزانەیەکەوە لەگەڵ یانەکە و بۆ یانەکە کار دەکەن. بەڕاستی یانەی ئیرانیە و وەرزشی دەڤەری ڕاپەڕین بۆ من ئاشنایە، دەمێکی زۆرە من ئاشنایەتیم لەگەڵ ئەم دەڤەرە هەیە لە ڕووی وەرزشی و لە ڕووی کۆمەڵایەتیشەوە. ئەوەی کە گرنگە ئەمە لێرانە هەمومان پێکەوە بە یەک دەستی کار بکەین بۆ ئەوەی یانەی ئیرانیە بگەینینە قۆناغێکی پێشکەوت و لە ڕووی ئاست و ئەداەوە. بەڵام ئێمە لە بەردەم تەحەدیەکی زۆر گەورە داین، چونکە کاتێککە ئەم ئەرکەشم قبول کرد خۆشم زانیم کەەوە تەحەدیەکی زۆر زۆر زەحمەت و گەورەیە، چونکە کاتێکی زۆر کەممان لەبەردەستمەوە، تەنها 20 ڕۆژمان لەبەردەستە بۆ ئەوەی تیپەکە ئامادە بکەین. یانەی ئیرانیە کۆمەڵێک یاریزانی زۆر باشی هەیە بۆ خۆی و کۆمەڵێک بۆند ئینوێ کرا، دووسێ بۆندی نوێ کراوە، بەڵام پێویستە ئێمە دامی تیپەکە بکەین بە چەند بۆندێکی تر و یاریزانی زۆر باش بۆ ئەوەی بتوانین لە خولی نایب ئەنجامی باش بەدەست بێنین. ئێمە ئەو ساڵ کە دیارە یەکۆ ساڵمان لە خوی ناوی کوردستان میوانش تازەی خوی ناوی کوردستان کە بۆ خۆتان باش بزان دوای 23 ساڵ یانەکەمان کە توانی بۆ بگاتەوە خوی ناوی کوردستان، ئەوەشان بۆ خاصم بۆ شای ڕانیە تۆزەک نامۆیە ماژی زۆرە دابڕاوە. ئیدی ئێمە ویسمان ئینشەڵا ویسمان سەرەتا پێشەموتی فەریقەکان ئامادەکاری بکەین بۆی میوانێکی قورس بین لە خوی ناوی کوردستان. بەڵام بۆ خۆتان باش دەزانن ئێستا ئەوەشی دارایی هەیە لە هەموو کوردستانی گرتەوە، یانەکەشمان بە دەرنیە لەوەی قەیران دارایی. ئێدی قەرار نەبوو یانەکەمان بەشداری خوی ناوی کوردستان بکە. دیار بوو بە هەموو لایەک و هیمەتی هەموو لایەک ئەو ساڵ کە هەوڵیەکی ئەوەیان داوە کە بتوانین بەشداری خوی ناوی کوردستانکەن. دیارە بە خۆشتان باش دەزان ئەو ڕکانەیەکە مەشقۆڕایەنانمانە تەنها ڕۆژمان لەبەردەستی داماوە بوو کە بۆ ئامادەکاری بکە ڕایەنەر تەشکیلی خۆی زیاکاتەوە کە بتوانێت ئامادەکاریکە و فەریقێکی باشی دروستکە. بەڵام ئینشەڵا بە هیمەتی هەموو لایەک و دەستەی کارجێڕینادێکە و دەستەی ڕاهێنەران ئینشەڵا ساڵ تیپێکی باش دەبین و ئامانجی ئێمە و یاریزانەکانیش فەریقێکی قورسە لە خولەکەدا. ئەمە هاندەران بەڕاستی بۆ ئێمە ژمارە 12 کە چەندەها ساڵانی ڕابردوش کە بۆ خۆشتان باشزان خاصن خەڵکی کوردستان باشزان کە یانەکەمان لە هەر شوێنێکی یاریمان هەوو بێ هاندەران بە پۆل هاتوون بۆ یەکانەوە هانی یاریزانەکانیان داوە. هیوادارم ئەو ساڵیش نەتیجە هەر چۆنێکی بێ وەکو ساڵانی ڕابردوو هاندەران بە هەموو بەیەک چەپڵە و بەیەک دڵ بەیەک ڕەح ناوی ئیرانیە بڵێنەوە. سوپاسیان دەکەم. March!